تایبەت بە دەستگای مرۆیی مام ئەمڕۆ چالاکیەکانی هێناوەتە ناوچە جێناکۆکەکان و بە تایبەتی شاری دووز لە ئێستا ئێمە لە چوارچەوەی ئەو هەڵمەتەی کە دەستگای مرۆیی مام ڕایگەیاندووە بۆ هاوکاریکردنی کەرتی تەندروستی و کەرتی گشتی ئەمڕۆ لە شاری دووزی خۆشەویست کە شاری پێکەوەژیان و شاری پێکاتەکانە لێرەدا دەستگای مرۆیی مام بڕێکی زۆر لە هاوکاری مرۆیی گەیانوتە ئێرە وەکو ئەرکێک وەکو هەنگاوی یەکەم سوپاس بۆ ئیدارەی شارەکە بۆ دام و دەستگا حکومی و حیزبەکان کە پێشوازیان لێکردین دیارە شاری دووز بۆ خۆی لە یەکێکە لەو شارانەی کە هاوشێوەی کەرکووک و ناوچە دابڕاوەکانی تر کە نمونەی شاری پێکەوەژیانە بۆیە دەستگای مرۆیی مام لە ئێستا و لە ئایندەیە هەموو هەنگاوێک و هەموو با بڵێن بەرنمەیەکی لەسەر ئەساسی دروشمەکانی کە ئاشتی و پێکەوەژیان و گەشەپێدانە دائڕێژێ بۆیە لێرە ئەمڕۆ هاوکارەکانی دەستگای مرۆیی مام بەبێ جیاوازی دابەشەکرێ بەسەر نەتەوەکانی شاری دووز و دەوروبەریدا و من پێم خۆشە لێرەوە سوپاسی ئیدارەی شارەکە بکەم کە پێشوازیەکی گەرمیان لە دەستگای مرۆیی مام کردووە دووبارە سوپاسدانەکەم و ولا ئایندەشا دڵنیا بن هاوکارەکانی دەستگای مرۆیی مام بەردەوام دەبێت. هاوکارەکانی دەستگای مرۆیی مام بۆ ئەم سنوورە بەڵگەیەکی ڕۆن و ئاشکرایە لەسەر ئەوەی ئەو دەستگایە دڵسۆز و خەمخۆری هاوڵاتیانی سنوورەکەن. بەڕاستی بەهۆی ئەم دۆخەی ئێستاوە ژمارەی ئەو کەسانەی هەژارن زیادی کردووە و زۆر پێویستیان بە هاوکاری هەیە. باسی دەستگای مرۆیی مامەکەین کە ئەمڕۆ گەیشتنە دووس خورماتوو و دەستی هاوکاری بۆ خەڵکی ئەم شارە درێژەکەن بە هەموو پێکاتەکانەوە بە پێکاتەی کوردی و عەرەبی و تورکمانیەوە. دیارە خورماتوو یەکێک لەو شارانەیە کە پێویستی بە هاوکاریەوە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە بە زروفی زۆر سەخت و نالەبارە تێپەڕی پێویستی بەوە هەیە بەردەوام ئەو جۆرە ڕێکخراوانەوە ئەو جۆرە دەستگایانە ئاگایان لێ بێ و دەستگای مرۆیی مام یەکێک لەو دەستگایانەیە کە لە بواری ئاشتی و لە بواری پەرەپێدان و لە بواری برایەتی و پێکەوەژیان هەوڵی خۆیەدا و ماندووە بێ و ئەوەی هەنگاوی بۆ ئەنێ بۆیە بۆ ئەم ناوچانەی ئێمە بۆ ناوچەی کێشە لەسەر ئەوە جێگای گرنگیە